بەداخەوە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە باوکێک دەمرێ دایکێک دەمرێ ئەو هەموو کوڕەی هەیە خوا نمونەیان زۆر ناکە ئەو هەموو کچەی هەیە بە هەموویان ناتوانن 4-5 وەرەقە کۆ بکەنەوە 4-5 گەڵا کۆ بکەن و حەجێ بەدەل حەجێ بۆ باوکیان بکە بۆ دایکیان بکەن ئەوڵێ بەخوا من حەقم نییە ئەوڵێ حەقم نییە ئەوڵێ نیمە ئەوڵێ نیمە ئەی بۆ ماڵەکە بۆ هەتە ئەی بۆچی ماڵەکە هەموو ساڵێ باید چەند ملیۆن شتی بۆ کڕی ئەوە وەفای مناڵە بۆ تۆ والله خەڵکی وا دەزانم چەندەها کوڕی هەیە ئامادەنین چەند جار پیان وتراوە حەجێک بۆ باوکتان بکەن 4-5 وەرەقە لێ بەخوا ناتوانین دە سوێن بەخوا ئەوەی کە کەمێ 40-50 دەفتەری هەیە ناتوانێت لە 4-5 وەرەقەی خۆی ببورێ حەجێ بۆ تۆ کاتۆش خۆتە قەیدە جەهەنەم وەرە بە خاتی مناڵ لەبەر خاتی بووک و زاوا بانی بۆ ماڵ و سەرۆت و سامانەی تۆ سارە ئەگۆڕن خانووە گۆڕن سەفەر و سیاحەتی پێوەکەن تۆش هەر مەی خۆ و دەمی خۆتی لێ بگرەوە هەر کۆی کەرەوە ڕۆژێکە بێتە میرات دڵنیا بەلەوە خۆت بۆ خۆت هەوڵ بدە بەتەمای مناڵ مەبە کەم مناڵ هەیە بەڕاستی لەگەڵ دایک و باوکیا چاک بێ لە دوای مردنی دوعایان بۆ بکە بەردەوام لە سەجدەدا ئەوە نەخۆشە لە سەجدەدا دوعای خێر بۆ دایک و باوکت بکەی بۆ مردوەکانت بکەی بەردەوام بڵێ خوایە لە دایک و باوکم خۆش بە با وەفامان نەبێت سەپڵە نەبین بێ وەفا نەبین چەند ساڵ خزمەتی ئێمەیان کرد بە دیاری ئێمە دانیشتن ئێستا تۆ ناتوانی بەدەل حەجێکیان بۆ بکەی یا ڕەبی خوا قەت نمونێ و کەسانە زۆر نەکات کەواتە خۆت بۆ خۆت هەوڵدە بەتەمای کەس مەبە ئەگە مناڵیش مناڵی ساڵح و چاک بێ بەردەوام دایک و باوک و کەس و کاری خۆی لەبیرە بەردەوام لە سەجداڵی خوای لە دایک و باوکم خۆش بە لە دوعاکانی دایک و باوکی لەبیر ناچێت لە خێر و سەدەقا لەبیری ناچێت ئیمامی ڕەبیعی کوڕی خوسەیم ڕەحمەتی خوای لێبێ جاری وەهوو بە ڕێگادا دەڕۆ شتێکی لابرد ئەوت ئەمە خێری دایکم ئەمە خێری باوکم سەدەقەیەکی دەکەن ئەمە خێری دایکم ئەمە خێری باوکم دە ئێوەش ئاوا بن بە ئاوا بین بۆ دایک و باوکمان لە دوای مردنمان با دڵخۆش بین مناڵەکانمان چاویان لێمان بێ دوعای خێرمان بۆ بکەن